بەناوی خوای بەخشندە و میرەبان خۆشەویستان و ئایزان لە هەر جێگاکان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێ. من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی مایکی پێیان بە خزمەتیەوەی عزیز و خۆشەوی شاد دەبمەوە. ئەم شەو یاریەکی بەهێز هەیە لە نێوان ریال مەدرید و بەرشلۆنا. جا ئەوانەی هاندەری بەرشە و ریالن زۆر بە تامەزرۆیەوە سەیری یاریەکە دەکەن. جا منیش دەچمە لای بەشێک لە هاوڵاتیان لە گەنجان لێیان دەپرسم ئەم شەو ریال دەیباتەوە یان بەرشە و کامەیان حەز دەکەن و هاندەری کامیانن و خاڵە لاواز و بەهێزەکانی هەردوویانە چین لەگەڵمان نابن. من وەڵامەکەی لە بەشداربووان و لە وڵاتیان وەردەگرمەوە. هاوکات ئەمڕۆ لێرە مەراسۆنێک بەڕێوەچوو و پارەی مەراسۆنەکە درا بە نەخۆشخانەی نانەکەلی چونکە لێرە ئەم مەراسۆنەی کە بڕێوە دەچوو وەکو هاوکاریەک بوو بۆ نەخۆشخانەی نانەکەلی. جایەوە لەگەڵمان نابن من لەسەر کلاسیکۆ لەگەڵیان نابم. بەرشە دەیباتەوە یان ریال؟ طبعا برشلونة ريال اكيد ريال. بە هەموو پێوەرێک بەرشلۆنە باشترە. خال لاوازی بەرشەی ئەوەیە کە ئێستا لە دوسێ پاڵانیتی ماوەتەوە ماندووە. پێم وایە سێ بێک بۆ بەرشلۆنە باشە. تاکتیکی ئەنشیلۆتی بێ لە سەردەمی ڕابردوو داماوەتەوە. ڕای خۆم جمهوری ڕیالم بەس بەڕاستی یعنی ئەو سەڕێمەدی ئاسی زۆر دابەزیە. ریال مەدریدیش تیپەچی ئەوە نییە بڵێ حسابی لە بۆ ناکرێت چکە ریال مەدرید هەموو کاتێک دەرفەتی ئەوەیە بباتەوە لە تیپی بەرامبەر. ئەم شەو یاری کلاسیکۆ هەیە. بەرشە دەیباتەوە یان ریال؟ طبعا برشلونة لە بەرچ دباتها تمشاشكن یعنی پاڵپش بەچ دەباتەوە دڵنیام دەباتەوە. بەرشە دەیباتەوە یان ریال؟ ريال اكيد ريال بالله لە بەرچ دەرەی ریال دەیباتەوە. پێشرەوە هەموو بردنەوەی هەبوو ئەکید ئەو جارە ژەباتەوە. بەرشە دەیباتەوە یان ریال؟ اكيد ريال اكيد ايشون ئەم شەو کلاسیکۆ هەیە. ریال دەیباتەوە یان بەرشە؟ بەرشە دەباتەوە دوو بیت. پاڵپش بەچی ئەم قسەیە دەکەی؟ وڵای بەرشلۆنە ئێستا زۆربەی زۆری یاریەکان هەرە براوەیە لەبەر هەندی هەست بەخۆشم ریالیشم بەس دەزانم بەرشلۆنە دەباتەوە. ئەم شەو کلاسیکۆ هەیە. بەرشە دەیباتەوە یان ریال؟ بەشە لە بەرچ چکە من لعیب ینی من بەشەمە. پێت خۆشە بەرشلۆنە بیبات؟ بەڵێ بینەری یاریەکانی ئیشەڵڵا بێگومان زۆر باش لەگەڵ وەرشە زۆر باشی. بەڵێ ئەم شەو بەرشە دەیباتەوە یان ریال؟ ڕای خۆم جمهوری ڕیالم بەس بەڕاستی یعنی ئەو سەڕێمەدی ئاسی زۆر دابەزیە نازانم جەبار وابزانم هەز دەکەم کە ینی هەستێکم هەیە کە ریال باتەوە یعنی هەستێکم هەیە کە ڕێال باتەوە بەس زۆر زەحمەتە لەوە ڕیال بردنەوەی. بەرشە زۆر باشە ئەو ساڵ. بەرشە دەیباتەوە یان ریال؟ ڕیالی شەڵە دەواتەوە ڕیالە. دەستت خۆشی بەڵام پێم برێ لە بەرچ ئاوا دەڵێ ریال دەیباتەوە. ئەو قسێت چ ینی بلە سەر چاوێکەوە یان بابرێن پشت بەچی دەبەستی؟ زین کووە لە دوو کلاسیکەی ڕابردوو بەرشلۆنە ئەنجامێکی گەورەی بەرامبەر ڕیال ئەوە کرد یعنی پێشکەش کرد. زۆر باسێکی بەرزەوە ئەو گەمەیان کرد بەرشلۆنە. جا ڕیالمەدرید دەبی یعنی بڵێن کو دەبی ئەو شتانە قەرەبوو بکاتەوە کە لەو دوو دۆڕانە یانە چەوە گەورە وەکو ڕیال مەدرید نابی هەر بەردەوامی لەو دۆڕانە. کلاسیکۆش جیهانیە دەبی هەر ڕیال مەدرید چ بکە ئەو شۆ ینی کاسەکەی ببە هەر کاسێکی بە دەوریەکە بخۆ دەزانین ڕیال مەدرید لە پاشەوە زەحمەت دەبێتەوە پێشەوە دەبی هەر کاسێکی بە ئەوسە ناوی بێ کاس دەریە جلوی دەبینیم ڕیال مەدرید ئەو شۆ ینی گەمەکی زۆر باش دەکات. دەیباتەوە یان ریال؟ بەپێی ئاست کامیان دەیباتەوە؟ بەپێی ئاست بێ بەرشە نزیکە لەسەر ئەوتن زۆر نزیکە چونکە ڕیال ئەو ساڵ ئاستی نییە ینی بەپێی تاکتیکی ئەنشیلۆتی بێ لە سەردەمی ڕابردوو داماوەتەوە. ئێستا 2025 بۆ دیفاعیە نابێ یاریکەی چاوەڕێ هێرشی مرتەدە بکەیت. ئەم شەو بەرشە دەیباتەوە یان ریال؟ وەڵاهی ئەم بەخۆم هاندەرەشی سەرسەختی ریال مەدریدم بەڵام دلە ڕاوچێ دروست بووە لەوەی دیسانەکە جارێکی تر بەرشلۆنە دەیباتەوە. حەزم لێیە بەدڵ ریال مەدرید باتەوە و هیوادارم مشی باتەوە ئیشاڵڵا هەدەیباتەوە. چەند ساڵە سەیری یاری دەکەیت؟ وەڵاهی لە مێژە ئێستا خینەوەی تو لە بۆ ئەو یاری ئەم شەو چۆنە پێت وایە ئەنجامەکە لە بەرژەوەندی بەرشەیە یان ریالە؟ بە بۆچوونی من لەبەرەوەی چامپیۆنژینجی لە دەستدایە ریال مەدرید بەڕێ و بۆچوونی من ئیشاڵڵا ئەو شۆ دەباتەوە لەبەرەوەی بەس ئەوەی لە دەستمایە لالیگەش تا ڕادەی هێشتا یەکلایی نەبییتەوە یان زیاتر لە بەرشۆنەی دیاریکرایە بەڵام ئەو کاسە چۆن بڵێ خاڵی بەهێزی ریال مەدرید چییە؟ خاڵی بەهێزی ریال مەدرید وەڵاهی متمانم بە هەموو لاعیبەکانەیە هەم یاریزانەکان بە کۆی گشتی متمانم پێیان.
باشە مادەم ڕیال بی و حاز نەکەی بەشە بەسەرکەوی بەڕای تو خاڵی لاوازی بەرشەی چییە؟ خال لاوازی بەرشەی ئەوەیە کە ئێستا لە دوسێ پاڵانێتی ماوەتەوە ماندووە. ئەم شەو کلاسیکۆیە بەڕای جەنابەت بەرشە دەیباتەوە یان ڕیال؟ واللهی ئەمن بڵێم فترەی زۆرە متابعە دەکەم بڵێم لە 98 متابعی تۆ پێ دەکەم تقریبان هەموو خول و پاڵەوانەتەکان بە چامپیۆنسی بە ئەوروپای بە مۆندیالەکان خولەکانی دی پێشبینی یاریکردن لە ئێستادا بەڕای من هەر کەس و بیر بۆ چوون و عاتفی خۆی بەسەریدا زاڵە بەڵام ئەو داتانەی کەوا لە تۆ پێمان دەڵێن بەرشلۆنە یەکێک لەو تیمانەیە کە ئەو ساڵ بربژێرە لۆر سێ نازناوە کە دەکرێت ئەو ڕێی من وانەبی دەکرێت ئەمە هەڵەبین بەڵام ڕیال مەدریدیش تیپەچی ئەوە نییە بڵێ حسابی لە بۆ ناکرێت چکە ڕیال مەدرید هەموو کاتێک دەرفەتی ئەوەیە بباتەوە لە تیپی بەرامبەر لەبەرەوەی خاوەن مێژوێکی باشە خاوەن کۆمەڵی یاریزانی باشە ئێستا بە قۆناغەشی خراپدا تێپەر دەکات بەڵام پێشبینی ئەوە دەکەم یارەکە لە بەرژەوەندی بەرشەلۆنە کۆتایی بێ. باشە لەبەرچێ دەڵێ لە بەرژەوەندی بەرشە کۆتایی دی ینی هۆکارەکانی چییە؟ هۆکارەکان ئەو وەکو باسم کرد ئەو داتایانە مەسەرەن گۆڵکاری ئەو ساڵ لە لالیگای لە چامپیۆنسی لە دروستکردن لە ئەسیستەکان هەموو لە بەرشەلۆنەینە کەواتە ئەو ئامارانە پێت دەڵێن کە ئەو تیپەتی باشە بەڵام مانای ئەوە نییە کە ئەو تیپە ناوی بدۆڕێ دیتمان لەگە بروسیا دۆرتمۆندی وەزعشی زۆر خراپی بەسەرا سێ گۆڵی لێکرا لە ناو دۆرتمۆندی بەڵام هەر بەسەر کەوت دەکرێت ینی ئەو تیپانی کە باشن ئەرسناڵ یەک لە یارەکانی حەف گۆڵی کردێ بەڵام ئەو ڕۆژەی بە نەتیجەشی باش ناتە دەرێ لە ساحەی 2-2 بوو بەڵام لە هەمان کاتدایانی ئەتو داتایەکان پێت دەڵێن کە ئەو تیپانە باشن ئەو ساڵ یەک لەو تیپانی بربژێر بوو لیڤەرپول بوو کە دیتمان پاریس دووری خستەوە لە نازناوەکە دەکرێت بەرشەلۆنە ژانی و قۆناغانەی بەسەر بێ بەڵام داتایەکان پێمان دەڵێن ئەو تیپانەی کە ئەو ساڵ زۆر باشن پاریس سێن ژەرمان زۆر باشە بەرشەلۆنە زۆر باشە. ئەم شەو کلاسیکۆیە بەرشە دەیباتەوە یان ڕیال؟ والله بهرحال یاری ریال مدرید و بەرشلۆنە یعنی تام و چێژی خۆی هەیە هیوادارین یاریێکی خۆشبی بە هەموو پێوەرێک بەرشلۆنە باشترە من بەخۆم عەزم لێ ریال مدرید باتەوە بەڵام هەست دەکەم ئەوشۆ بەرشلۆنە دەباتەوە. بەرشلۆنە باشترە؟ والله بەرشلۆنە ئەو ساڵ ئەگەر تەمەشامان کردوی لە سێ خولمایە یاریزانی گەنجی زۆر بەسەری خستیا یاریەکی زۆر باش دەکەن یعنی تەنسیق کوشتەی زۆر باشیان هەیە بەڵام ڕیال مەدرید تەماشا بکەین ئێستا بە پێکان دوسێ یاریزانی پێکانی هەیە تقریبا خەتی دیفاعی زۆر باش نییە هەست دەکەم ینی زۆر باسانی خەتی دیفاعی ریال مەدرید ببڕێتن. هێڵی بەرگری لاوازە؟ بەڵێ هێڵی بەرگری ریال مەدرید لاوازە حەزیش دەکەم ریال مەدرید باتەوە هیواداریشم ریال مەدرید باتەوە بەس بەناومێدی سەیری یاریەکە ناکەی؟ نا ئینشاءڵڵا یاریەکی خۆشە بەڕوعێکی وەرشی هەر ریال مەدرید و بەرشلۆنە چێ باتەلۆمە ئاساییە بەڵام هەموو کەسە هەستەکی هەیە حەز دەکەن ریال مەدرید باتەوە. ئەم شەو ڕیال یان بەشە کامەی دەیباتەوە خۆ قسەیە دێتە دی دەڵێن بەشە شێرە بە ریال فێرە؟ بەخوای ئەوسار بڕەگوەیە بەس گەمەکە گەمەش خۆش دەبی چکە لەناو مەلعبی هیچ لایەکی نییە ڕاستە هەر لە ئیسپانیا بەس گەمەش خۆش بەڕای من دوو بێ گەمە عەز دەکەم ریال مەدرید باتەوە لە خۆم جمهوری ریال مەدریدیمە بەس تۆپانێک چێ تۆپانەی جوام کە ئەم پیرۆزبایی لەوی دەکەین. ئەم شەو بەشە دەیباتەوە یان ڕیال؟ ئەم دەم ریال مەدرید دەیباتەوە دوو بەیەک. لە بەرچی دەڵێ ریال دەیباتەوە؟ بەخوای ناو مەلعبی هیچ لایەکیان نییە بە قەنعاتی من ریال مەدرید باشتر دەبی ناو مەلعبی خۆی نەبی چکە لە ناو مەلعبی خۆی زەختێکی زۆری لەسەرەوە هەر لە جمهور هەر لە مدەریب لە هەر لە هەموو لایەکی زەختی لێ دەکرێت بەس بە قەنعاتی من لە دەرێ مەلعبی باشترە. ئێستا ریال وەزعەکەی خراپ نییە؟ بەخوای ڕاستە خراپیەکەش ئەوەیە کێشە نییە ینی تو کابرا گەیشتە نیهایی ینی پێویستبووی ناکە بری خراپە وەزعی خراپە تۆپانەیە ئەو هەمە کاسەی بردی ئێستا ئەمە پار نەدەبە ئەوروپای ببە بردی پێران نەدەبە ئەوروپای بە بردی کەچی ئەو هەمە نادێ زەخمانەی لە عاردیدا بەس تۆپانێ هیچ شتێدا نییە ینی بە قەنعاتی مە بە ڕاستە بەرشلۆنە زۆر باشە بەس لەناو مەلعبی وان نییە ئەم بە قەنعات خۆم دوو بەیەکتەوە. بەهێزەکانی بەرشلۆنەی چین؟ بەرشلۆنە بەخوای هێلی ناوەندی زۆر باشە ڕاستە مەهاجمی باشە بەس ناوەندی هاتە بری کۆنتترۆل کردە لە وەزع ینی وەزعەکەی کۆنتترۆل کردە ئەگەنا شێوەی دیفاع و ئەوانە بەڕێی من
احتیادیە بەس ناوەندی زۆر باشە. والله وەکو پێویست ڕیا پێویست نییە بەشڕۆنە تا ڕادەیەک لە ئاستاچی باش دەیە وەروەها فشارەکی باشی دەکەم خۆم ڕیال مەدریدم بەس وا نابینم ڕیا سەرکەوی لەوانەیە بەشڕۆنە کاسەکە بەدەستبێنی. باشە خاڵە لاوازەکانی ڕیال چی؟ خاڵ لاوازی ناوە ڕاستە وەروەها ناکۆچی هێلی پێشەوەشە بەرام لەم وەرزە ئەگەر دیقەت دێن بەرشلۆنە ئاسێکی جێگیر یاریەکی باش دەکا بۆیە باوەڕ دەکەم بەرەو بیبێتەوە. باشە بەرشلۆنە ئاستی باشە کە خۆ دەڵێ ڕیال ئاستەکەی خراپە هۆکارەکانی یاریزانەکانن هۆکارەکان یاریزانە چونکە بۆ نمونە یاریزان و هەروەها مدەڕێبیش ئەگەر مدەڕێ بتوانێت خۆشەویستی لە نێوان یاریزانەکەم بکە وەکو ڕێخستنی ئەستێرەکان ئەمەش بە هەموو دەڕێبێک ناکرێت بەس ئەگە سەری بەرشلۆنەکە هانسفلیس کە هاتیتەوە بەرشلۆنە ئەم شتە نێهێشتیە وای لە تیپەکە کردیا هەموو یەکدیان خۆش بێ یەک جەستا یەک ئامانج. حەز دەکەی ئەم شەو چێ گۆڵی یەکەم بکە؟ واللهی وەکو خۆم حەز دەکەم بەرشلۆنە گۆڵکە دوای پاشانجینان ڕیال دوو گۆڵ دیکە بکاتەوە بۆم هیوادارم. چێ بە یاریزانەکانی ڕیال حەز دەکەی چێ گۆڵ بکە؟ واللهی ئەم خۆم ڕۆدریگۆ ئەمباپێ وەدێ ببینین بێت لە 2013 بینیومە بۆ ئەو شەویش پێشبینی لێکێکم بەشتۆنە کەمەک حاڵی باش لە ڕیال مەدرید و ڕیال مەدرید لە ئەبتال دەرکراوە و جا بەشتۆن ئەگەری بردنەوەی نازانەکەی زیاترە پێم وایە سێ بێک بۆ بەشتۆنە باشە پێم وایە ڕیال حاڵی خراپە ئەمباپی لەلایەک و ڤینیسیۆس لەلایەک و ئەوانە کەمە کێشە دروست کردە بەینی ڕیال مەدریددا. خاڵە لاوازەکانی ڕیال مەدرید چین؟ بەخۆی هەردوو تاک دیفاعی باش نییە چکەم لەولاو ڕافینە هەیە بەشتۆنەی لەولاو یامال هەیە ڕیال چی هەیە؟ ڤاسکێس هەیە لەگەڵ مێندی ئەوتوانیان نییە ڕیال هۆکاری بردنەوەی نازناوەکانی کە هەیە بیکە کۆرتوایە یعنی کۆرتوا بەجددی پێرفێکتە بەس کۆرتەوە لەگە ڤالڤێردی و جارجارەش ڤینیسیۆس ئەگەنا کەسی تیان نییە. حەز دەکەی چێ گۆڵی یەکەم بکە؟ لە ڕیالیان بەشتۆنە لە ڕیال وەڵای وەکو خۆم هاندە ریال مەدرید نیم بەڵام پێشبینیەکەم یاریسی زەحمەت بێت ئەگەری هەیە ڤالڤێردی یان باپی گۆڵێ بکەن. چۆنن؟ باش لەگە تەمەشاکردنی تۆپی پێیا چۆنی تەمەشای تۆپانی دەکەین؟ بەڵێ ئەم شەو کلاسیکۆ هەیە تەمەشا دەکەین؟ چێ دەیباتەوە؟ بەرشلۆنەیان ڕیال؟ ڕیال. حەز دەکەی ڕیال بیباتەوە؟ لۆ حەز دەکەی؟ ڕیالم خۆشە. ڕیال خۆش دەکەی؟ بابزانم ئەتۆ حەز دەکەی چێ بیباتەوە؟ بەرشلۆنە. بەرشلۆنە؟ سڵاوتان لێبێ. سڵاو لە ئێوە سپاس. ئەم شەو یاریەکی گەرم و بە چێشەیە بەڵێ بەرشە و ڕیال کامەی دەیباتەوە؟ بەڕێیم بەرشە دەباتەوە دوو بەیەک ئەو ڕێیەت کولۆ دروست بوو بەهۆی بەهێزی و تیپەکەیە تیپی بەرشلۆنە. بەرشلۆنە ئێستا ئاستی باشە؟ ئاستی زۆر باشە لە بەشەی ڕیالی بەڵێ هاندەری بەرشەمە. چەند ساڵەوە زەحتان خراپ بووە؟ ئەو ساڵێکە لە خۆی بەزای زۆر باشین. ئەو شەو بێئومێد نابن؟ نانە بێئومێد نینە. خاڵی لاوەستان چییە؟ خاڵی لاوەزمان دیفاعمان ئەگەر دیفاعمان وچۆی گوتی هەڵەیەکی بکاتن ئەگەنا زۆر باشن. ئەی خاڵی بێستان چییە؟ خاڵی هجوومەکانمانە باشە زۆر زۆر باشە. کەواتە ئەم شەو ئومێد دەکەی کەوا بەرشلۆنە بیباتەوە ئەو قسە بێتە دی دەڵێن بەرشە شێرە بە ڕیال فێرە وانە؟ ڕاستە. بابزانم ئەتوو هاندەری کامیانی بەشەیان ڕیال؟ هەر بەشە. حەز دەکەی بەرشلۆنە بیباتەوە؟ چەند بە چەند تەسەوور دەکەی باتەوە؟ ئەوها سێ بەیەک ئەوها چار بەیەک ئەوها. چار بەیەک؟ زۆر کورداری. ئەدی کو بەشێمە ئیلێ دەبینەوە. دەست خۆشی. مامۆستا سڵاوتان لێبێ. کامیان دەیبەنەوە بەرشلۆنەیان ڕیال؟ ڕیال مەدرید. لەبەر چ؟ ڕیال مەدرید فەرقێکی گەورەیە چامپیۆنز لیگی لە دەست داوە و بۆ ڕیال ینی حەماسەتێکی زۆری ئەبێ بۆی هەر ینی لە کاسێک بەدەست بێنێ لە لالیگاش وەزعی لە باشی نییە ئێرە فرسەتێکە بۆ ئەوی هەر هیچ نەبێ ئەم ساڵ لە کاسێکە یەکەم بێ. هێرشبەرانتان منافوسیان زۆرە ینی بۆیە ئومێد دەکرێتەوە ینی ڕیال مەدرید ئەو چانسە لە دەست بدە. باوەڕ ناکەم ئەو چانسە لە دەست بدە مهاجمەکانی باشن و هەروەکو وتم یعنی هەر دەبێت کاسێکی هەبێ بۆیە هەموو
توانای ئەو ساڵ ببوورە ئەو ساڵ کە ئەوە ئاستی دابەزیوە وەکو لە چاو ساڵی ڕابردوو ساڵانی ڕابردوو هەست ناکەی تۆزێک بێ ئومێدی پێوە دیارە خۆی هەروەکوتم ڕیال لاعبی بەهێز بێنێ بکڕێ سەفەقەی باش نەکە هەر ریال مەدریدە یعنی سمعەکەی و مێژوەکەی واکە ینی لە ساحەیە خۆی بنوێنێ هاندەریشی زۆرە بێگومان بەڵێ من خۆم مشجعی نادی ئیتاڵیەکانم بەڵام ریال مەدرید وای کردو ینی چێژێکی وای بە تۆپی پێبەخشیوە یعنی سەرسامی بوومە بەڕاستی کامەیانی بەرشە یان ریال ئەکید بەرشە بەرشە کیت حەز دەکەی کامەیان سەرکێ بە حەزکردن نییە ینی بە ئەنجامی ڕابرد حەزی خۆت بە حەزی خۆم ئەکید بەرشلۆنە باشە ئەنجامی یاریەکە چۆن دەبینی و پێم بڵێ وەڵی ئاستی ئەنجامەکە- یاریزانانی بەرشە چۆنە ئەنجامەکە ینی فەرقەکی وا زۆر نیە لەوانەیە 2 بە 1 3 بە 1 ینی ئەنجامەکە چکە ریال مەدرید هیچ هەلێکی وای لە دەست نەماوە ناچارە لەو گەمە بڕێک ئەمەلێک بێتەوە کاسێک شتێک بباوەنیە مامۆستای هاوڕێت دەڵێ ریال سمعی هەبووە و ناوبانجی هەیە و خاوەنی زۆرترین چامپیۆنز لیگە و خاوەنی ئەو هەموو نازناوەیە بەس ئاگاشمە لەوە بی کە بەرشلۆنە ئەو ساڵ زۆر بەهێزە بێزە کیت ئەنجامەکان لە ڕابردوش دەسەلمێنی کەواتە ئەم شەو ئەی ئەگەر بێ ئومێد بوون چامپیۆنز لیگ وانمایە دڵت تون نابی ناوەڵا ئاساییە خۆ خەمی ناخۆی نا خەم نییە بەستی حەزمان لێ بباتەوە بەرشلۆنە بەخوای هێلی ناوەندی زۆر باشە خاڵە لاوازەکانی ریال چی خەڵ لاوازی ناوە ڕاستە وەروەها ناکۆچی هێلی پێشەوەشە ریال مەدرید فەرقێکی گەورەیە بە حەزکردن نییە ینی بە ئەنجامی ڕابرد حەزی خۆت بە حەزی خۆم ئەکید بەرشلۆنە پیرۆزبایەکی گەرم لە هاندەرانی سوور و شینەکەی دەکەم لە بەرشلۆنەی بەرشلۆنە بەدنیایەوە أكيد ريال مدريد بالتأكيد صد ريال دباتوش ناباتەوە برایمە سلااوان لێ سلااو لە تۆش بەخ باشن بالريزي بەرشە یان ریال کامەی دەیباتەوە سەرەتا بە خێراتنی کەناڵەکەتان دەکەم ئەمن بخۆم ریال مەدریدم بەس ئەو کلاسیکۆی ئەو جارە هەز دەکەم ریال دەدۆڕێ لەبەر چ لەبەرەوەی قەوەتە چوای لێ نابینم بتانی ئەو گەمەی سەرکەوتوبی ئەی دەڵێن ریال ئەم شەو ئومێدێک دەگەڕێنێتەوە بۆ هاندەرانی لەبەرەوەی نازناوی لە دەستدایە و دەڵێ بە ئەم نازناوە بەدەست بێنین ئەم تەسەوڕ ناکەم ینی ئاستی لاوازی یاریزانانە وای لێ کردو بێ ئومێد بی طبعا بالضبط کامەیان دەیباتەوە بەرشلۆنە یان ریال أكيد ريال مدريد بالتأكيد صد ريال دباتوش ناباتەوە برایمە کاکە دەری ئاستەکەی ریال مەدری ئاستی یارزانی خراپە ئاستەکەی خراپە بەس نما إلا و کاسەی لە دەستمایە ئللا دەبێ هەوڵدا لە ئەو کاسەی کاگە ئەو کاسن بڕوە ینی ریال ئەو سار هیچی نەکرد ئێستا هەموو تەرکیزەکەی لەسەر ئەو کاسەیە کە ئەو کاسە بڕوە تەواو ینی ریال مەدرید ئەو سار هیچی نما باش لە ئاستی یاریزانانی ڕازی ئەم لە ئاسلی یاریزانەکانی ڕازیمە بەس لە ئاستی ئەشلۆتی ناڕازیمە لەبەرەوەی تەشکیلەکەی تەواو نییە دەبێت تەشکیلەکەی چۆن بێت لۆ نمونە ئەردەگولەری هەیە ئەردەگولەری گەمە پێ ناکاتن کە گەمە دیتمان ئاستەش چەند باشیە بوو ڕۆدریگێری هەیە ڕۆدریگێر ئێستا پێکانە بەس تەشکیلەی ئەو ساری لەگەڵ ئیپاری زۆری فەرقا لەبەرەوەی پێکان 150 پێکانە 150شی دەگەڕێتەوە سەر ئاستی ئەنشلۆتی زۆر ترسنۆکە لە ئاستی یعنی هێرش بردن ینی بە شێوەی دیفاع گەمەی دەکات زۆر بە شێوەی دیفاعی گەمەی دەکات ئەگەر بێت و مەسەلەن وەکو زێدان گەمەی بکە ئاستی زێدان ئێستا زێدان بە خۆتان دیتان کوبوو ئەنشلۆتی ئەو ترسەی نییە ینی ئەو ترسەی هەیە ببورن ئەگەر ئەو ترسەی لێ بڕوە ئەنشلۆتی باشترین ڕاهێنەرە سلام علیکم علیکم السلام ورحمة الله وبركاته بخير بن لەگەڵ سەیکردنی یاری تۆپی پێیا چۆنی والله تا ڕادێک زۆر باشم باشی بڵێ ئەم شەو یاریەکی بەهێز هەیە بڵێ لە نێوان ریال و بەرشە کامەیان دەیباتەوە بەرشلۆنە بەدنیایەوە باش ئەو دڵنیایە چۆن و دروست بوو والله ئەمساڵ خۆ دیارەکانە بینی بەرشلۆنە چۆنە و دوو کلاسیکۆشی لێبرتەوە ئینشاڵڵا وەستێمیش دەباتەوە ئەخە دەرێن ئەو جارە ریال هەر ئەو نازناوی لە پێشمایە و هەموو قوتەش خۆی سەرف دەکاتەوەی بتوانانی لایانی کەم ناسناوێک بۆ هاندەرانی بەدەست بێنێت بەڵێ بە تاکید وێ بەس بەرشلۆنە زیاترە لەم بوتوڵەیە بەرشلۆنە کاس زیاترە لە کازمەلیک ئاستی یاریزانانی ریال زۆر باشە لێیان ڕازی ریال نەخێر خۆم بەرشلۆنەمە بەرشلۆنە دەزانم بەرشلۆنەی
بەس لە ئاستی یارزانانی ڕیال وەکوی کە تەماشا دەکەی بینەری ئاسی یارزانی ڕیالت پێکووە تاڕادەیەک باشن بەس وەکو بەرشلۆنە نینە باشن لایبەکان ڕیال لای باشەیە ئەی ئاستی یارزانانی بەشە بەگشتی باشە لیان ڕازی دڵنیامە بەڵێ بەڵێ کامیان هێڵی پێشەوەی ناوەڕاست بەرگری کامیان زۆر بەهێز و بتەوە طبعاەوە پێدری ناوەندەوە عالمیە پێشەوە لامین یامالە ڕافینایە ئەوانە لایبی بەتوانان بەڕاستی باش ئەگەر بەشە لە سەرەتا گۆڵێک بخوا ئەو هێزوورەی دەمێنێ دوات بتوانێت بەڵێ بەڵێ بینیمان لە ئەتلێتیکۆ دوو گاڵ لە باش بوو 4 گۆڵی کرد لەگە بە بیکە 3 لە باش بوو 5 گۆڵی کرد سلام علیکم عليكم السلام ورحمة الله براجم خير بي هاندەری بەشەی یان هاندەری ڕیالی سبي بوشم ريالم ئەم شەو ڕیال دەیباتەوە یان بەشە والله وزعي الريالي خراپە بەڵام هادرێم دەیباتەوە چونکە شێری بریندارە هادەستۆ ئینشاءالله ئەو شۆ دەیباتەوە دەیبینەوە لە بەرچێ دەڵی بەشلۆنە دەدۆڕێ ڕیال دەیباتەوە یعنی خاڵە بەهێزەکانی ڕیال چین کە بتوانێم شەو ئەو نازناوە بەدەست بێنێ بتوانێ ومێدێک بۆ هاندەرانی بگەڕێنێتەوە یەک شتێ ڕیال لە یاری کۆتاییەکان خۆی بەدەستەوە نادا ئێستا ها لە مەسەن چەند یاریی ڕابردومان دیت لەگەر ئەو تیپە سادانە مەسەن و یانە سادانی کە دۆڕا مەسەرەن لەگەڵ ڕۆزام خیتافی بدۆڕاندی ئێستا دەڵێم دەیباتەوە لەبەرەوەی نیهاییە و ناوێ و کاسەری دەست بدە هەر لەبەر ئەنشلۆتی دەبەر خۆشی یعنی بەمانەوەی خۆی دەبی ئەو گەمەی بباتەوە ڕاهێنەر بە تایبەتەی ڕاهێنەری ڕیال دەبێ ئەم شەو جێی دەستی دیار بێ دەبێ ینی ومێدێک بەڕێنێتەوە بۆ هاندەرانی چونکە ڕاهێنەر ڕۆڵێکی زۆر باشی هەیە دواتری ژیاری زاناکان واللهی دەبی جێدەستی دیاربی و بە غیرەتیش گەمەی بکە بەڕاستی ئەنشلۆتی حەز دەکەم ئەو ساڵ ئەو غیرەتە نەمایە دەبی ئەو شۆ جێدەستی خۆی دانی لە پەنجەمۆرە خۆی بکات شۆ لە یاریەکەی دوای تەوابوونی یاریەکەگە دۆڕان بێتاقەت ناوی ئەگەر بەقەدر نەبی پیرۆزبایەکی گەرم لە هاندەرانی سوور و شینەکەی دەکەم لە بەرشلۆنەی خۆشەویستان دەچمە لای دوو ڕۆژنامەنووسی دیاری هەولێر کە ڕۆژنامەنووسی کەناڵە ئاسمانی پەیامن جا بابزانم ئەوان ڕایان چیە لەسەر کلاسیکۆ و پێشبینی وان چیە ئایا بەرشە دەیباتەوە یان ڕیال لەگەڵمان نابن سلام علیکم کاکسێن جان ئەحواڵ باشی سلامەتی باشی برا حواڵت سلامەتی بەخێر بێ یاخوا وەڵاهی کاکسێن ئەزیەت نەبی دەمەوێ بێمە نێوانتان ئەوەتان ناکەم ئینشاڵڵە زۆر لە کاتان ناگرم زۆر سپاس دەکەم ئەگە دابنیشین زۆر باشە کاکسێن با لە جەناب تۆ دەست پێ بکەین ئەم شەو یاریەکی بەهێز بە چێژ دەتوانم بڵێم لە هەموو جیهانەوە خەڵک سەیری دەکاتن جا پێمان بڵێ بینی خۆمان بی بەشە دەیباتەوە یان ڕیال تازە لە کاگیدریسی باسی ئەومان دەکرد ئاخیر یاری نێوانیان 5-2 لە بەشۆنێتەوە بوو ئەنجامە چ قڕز بوو وڵا کاک برایم یاری کلاسیکۆ دایمەن چکە بە کلاسیکۆی زەوی ناسراوە لە نێوان ڕیال مەدرید و بەشۆنە یاریەکی بەهێزە پڕ چێژە ینی زۆرترین بینەر سەیری دەکاتن لە یاریگە بە هەماشەوە زۆرترین هاندەر ئامادە یاریەکە دەبێتن لە زۆرترین پەخشی تەلەڤیزیۆنی و زۆرترین کەناڵ دەیگوازێتەوە زۆرترین ڕۆماڵ لەسەریە یعنی بە کورتی مختصری یاریەکی گرینگە بەڕاستی وەکو جیهانی تۆپی یاریەکی گرینگە پێشبینیکردن بۆ زۆر یاریانە بەڕاستی زۆر قورسە بە تایبەت لەو بارودۆخی ئێستا کە دەبینی بەرشۆنە لەگە هەرتی پێک دوا دەکەوێتن بانجامێکی زۆر گەورە دەگەڕێتەوە ینی دۆڕان دەتوانین بڵین دۆڕانی لەبیر کردووە بە زەحمەت و شکست دێتن لە کاتێکیشدا ڕیال مەدرید کە لە چامپیۆنزی کراوەتە دەرەوە لە خول لە پاشە دەتوانین بڵین ئەنجامەکانی وەک پێویست نییە فشارێکی زۆری لەسرە دەیەوێت لە ڕێگەم یاریەوە قید بێتەوە جا بەڕاستی وچێ دەڵێتن پێشبینیکردن قورسە پێشبینیکردنیش زیاتر بارودۆخی یاریەکە یەکلای دەکاتەوە نازانم وڵی بڵێم وەکو پێشبینی کەلۆ پێدا ناخۆشە دەبرێت بەرشە دەیباتەوە هەیە نالی غەربا بەشە نەیباتەوە ئەی چییە با تۆزە هەتا موسێژی دەوری تۆز ئەوە ینی ڕکابەریەکەی نێوانیان خۆشتر بێتەوە ئێستا بەرشە بەڕاستی لە ساحەکە دیارە ئەنجامی گەورە بەدەستدێنی یاریزانی زۆر باشی هەیە ڕاست هێدە پێمان بڵێ چەند دەیباتەوە وڵی وەکو پێشبینی خۆ حەز دەکەم ینی نەک حەز دەکەم ئەم شەو ڕیال مەدرید
بە جیاوازیەکی کەم جیاوازی گۆڵێک یەک بە هیچ دووبێک سەرکەوتن تۆمار بکە بەڵام نابێەوەمان لە بیر بچێت بەڕاستی بەرشۆنە لە ئێستادا یانەیەکی باڵا دەستە ینی وەکو باسمان کرد ڕیمۆنتادای شەرمەزار کردووە ینی دەتوانین بڵین لە هەر کات و ساتێک بێ دەتوانێت بگەڕێتەوە بۆی پێشبینیەکە تۆزە قورسە بەس ڕێگەچی ڕیالیمان تێدا مایە حەز دەکەین ڕیال باتەوە دەستەکان خۆشی لە کاتان نەگرم کاگی دیریس دووبارە سەلام عەلەیکوم برای عەزیزم هەرچەندە لە کارەکەی خۆت لە بوارەکەی خۆت وەژش تۆزێ دوورە تۆ لە بواری سیاست و ئەم بابەتەیە سەرکەوتوتری ڕۆژنامە نووسێکی دیاری ئەم شارەی جا بابزانم لەگەڵ سیرکردنی وەرشا چۆنی کاگی بڕایم دەست خۆش بێ بەخێر بە نیاخوا وڵای لەگەڵ سیرکردنی وەرزش بەس مەگەریاریە بەهێزەکان بێ ئەگەنە کەمتر هەم ئارەزووی خۆمان داوەتە وەرزش و هەمیش کەمتر کاتی خۆمان بۆ وەرزش تەرخان کردو بە تایبەت سیرکردنی وەرزش ئەگەنە زیاتر پێمان خۆشە وەرزش بکەین ئاوە بە خۆت وەرزش دەکەی بەڵێ سپاس بخوا زۆر باشە گرنگوەیە وەرشەکە بەردەوام بی جا لە یاریە بەهێزەکان بابزانم تۆ هاندەری بەشە یان ڕیال من هاندەری ینی ڕیال مەدریدم ئاز دەکەی کامیان سەرکەوتوو بێت لەو یاریە وەکو توانای جەستەی یاخۆت مێژووی ڕەنگە یانەی بەرشلۆنە تۆزێک ئاستی باشتر بێت لە یانی ڕیال مەدرید بەڵام بیرمانەتی ڕیال مەدریدیش مێژوویەکی زۆر باشی هەیە بە تایبەت لەم یاریە پێویست دەکات لەسەر ڕیال مەدرید هەموو هەوڵێکی خۆی بدا بۆی کە لەم یاریە سەرکەوتوو بێ بۆی بگەڕێتەوە ناو کەش و هەوای ململانیەکان لەگەڵ یانە بەرشلۆنە بە تایبەت دوای ئەوەی کە لە چامپیۆنز لیگ دوورخراوە یاخود دەرکرا ئەمە ئەرکێکی زۆر قورستر دەبێت ئەگەر بدۆڕێ ینی ڕەنگە کاریگەری هەبێت لەسەر جامیشای ئیسپانیاش لەبەرەوەی لەگەڵ یانی بەرشلۆنە لە یاری کۆتایین بە ئەگەری دۆڕانی ئەم یاریە بە دڵنیاییەوە ڕەنگە من پێشبینی ئەوە دەکەم ئەم ساڵ ڕیال مەدرید هیچ نازناوێک نەبە ئەمەش بۆیانەیەکی گەورەی وەکو ڕیال مەدرید بەڕاستی زۆر قورس دەبێت دەستەکانت خۆش بی کاگیان زۆر سپاس دەکەم ئێمە لە کەناڵی ئاسمانی پەیام لە گەشتی هەواڵەکان لە بەرنامەکان کاتێک بانگە جا بانجی بێ نیوەڕۆ بێ عسر بێ مەغریب بێ ئیشا بێ بەرنامەکانمان دەوەستێنین گەشتی هەواڵەکە دەوەستێت تاوەکو بانگەکە کۆتایی دێ ئێمەش گفتوگویەکەمان کۆتایی پێدێنین وەکو ڕێزێک لە بۆ بانگەکە بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ